بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەوێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە ئێستادا مسلمانان لە کەشێکی ڕۆحی و پەرستشی گەورەیەژین. خۆیان لە دەڕۆژی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان دەبینەوە، ئەو مانگەی کە لە نێو هەموو ڕۆژەکانی ساڵ لە نێو هەموو مانگەکانی ساڵە لە چاوەڕوانی هاتنیدان. مسلمانان ئێستا لە نێو ئەو مانگە پڕپەرستشەیە خۆیان دەبینەوە. لە نێو مانگەکەشدا لە دەڕۆژی کۆتایی کە زیاتر گرنگی بە زیندووکردنەوەی شەوانی قەدر دەدرێ و تیایدا بەهرەمەند دەبن لە پەرستشی گەورە، پەرستشی ناوازە کە دەیانگەێنە یان مسلمانان تێیدا دەگەنە لووتکەی تام و چێژی ڕۆحی پەرستش نزیکبوونەوە لە خوای خۆیان. بە پێویستمان زانیە ئێمە هەندێک لەسەر ئەم جۆرە پەرستشە ناوازەیە ڕابوەستین و لەگەڵ میوانە بەڕێزەکەمان بە گرنگیشی بزانین باس لەوە بکەین کە چۆن ئیستیقامەمان هەبێ لەسەر ئەم جۆرە پەرستشە بەردەوام بین بمێنینەوە. لەگەڵ بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆ لەم بارەیەوە گفتوگۆکین. سەرەتای بەرنامە بە گەرمی بەخێرهاتنی بەڕێزیانەکە. سپاس بە بەڕێزی کاک دکتۆر بەخێر بێن. سەلامەتێکا زۆر سپاس دەکەم. کاک دکتۆر، پێم خۆشە وێنایشی ئەو جەوە ڕۆحیە بکەین، ئەو فەزا ڕۆحیە پڕ لە پەرستشە بکەین کە ئێستا مسلمانان بەهۆی ڕۆژی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خۆیان تێدا دەبینەوە. ئەمە چۆن دروست دەبێ؟ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان وە سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار وەردرود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام، سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و سپاس بۆ ئێوەش بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سەرەتا ئەمەوێ ئەم بەرنامەیە ناو بنێم شەکوای حاڵ، ناوی بنێم گفتوگۆیەک بە زمانی دڵ و دروستبوونی ئەم کەشە ڕۆحیە کە ئێستا سپاس بخوا زۆرێک لە مسلمانان تێدان چۆن بتوانین لە بەروبوومی ئەم پەرستشە ئەم نمایشی بەندایەتیە بۆ پەروەرێنی بە حەق لەم کەشە بڵندەدا بمێنینەوە. حەز دەکەم بە شتێک دەست پێ بکەم، ئەمەی کە زۆر جار لە قورئانە نمونەی عەقلیمان بۆ باسەکرێ، ئەم نمونە عەقلیانە بۆ ئەوەیە کە شتەکان ئینسان بە ئاسانتر لێی تێبگات. لە سۆنگەی ئەم بابەتەوە من حەز دەکەم نمونەیەکی عەقلی بێنمەوە بەوەی کە ئینسان زۆر جار لەگەڵ خێزانیا یان خۆی لەگەڵ کۆمەڵێک کەسە ئەچن بۆ شەتڵگەیەک بۆ کڕینی نەمامێک. ئەم نەمامە کە ئەکڕن نەمامێکی بچکۆلەیە ئەیهێنێتەوە خزمەتی ئەکا، خۆڵی بۆ هەڵەکەنێ، چاڵێکی 35 سانتیمی بۆ هەڵەکەنێ، خزمەتیەکە پیتمۆسی بۆ ئەکڕێ. هەموو ئەم خزمەتانە بەردەوام کە ئەیکا هەموو هەدەفەکەی ئەگەردارێکی بەردار بێ بۆ ئەوەتی بەرەکەی بخوا، ئەگەر بەرداریش نەبێ بۆ زینە و جوانی بۆ پاکردنەوەی ژینگەکەی بێ. لەمەوە ئەمەوێ داخڵ بۆ ئەوە ببم ئەم بەرهەمی ئەوەی کە ئێمە لەم ڕەمەزانەیە بە دڵ بە زمانی دڵ یان بە گۆیا ئەڵێن ئیهدنا الصراط المستقیم، ئەی پەروەرێن ئێمە تۆ ئەپەرستین. قل آمنت بالله، ئێمە ئیمانمان بەخوا هەیە. ئەم ئیمان بەخوایە کە ئەگەر نوێژەکانمان تەنها بەس ڕۆژانە فەرزەکان کەین، حەڤە جار ئەڵێ ئیاکە نەعبود، خوایە تۆ ئەپەرستم. ئەمە پەیمان نامەیە کە لەگەڵ خالقی خۆتا مۆرد کردووە. بەرهەمی ئەم ئیاکە نەعبودووە چۆن ئەیبینین، چۆن ئەیچنینەوە، چۆن لە سێبەری ئەم ئیمانەیە ئەحەسێنەوە و حەسین بۆ خۆمان. ابن ڕەجەب ڕەحمەتی خوای لەبێ قسەیەکی زۆر جوانەیە ئەفەرمێ لەسەر ڕوانگەی و ئاەتەوە کە ئەو قل آمنت بالله ثم استقم ئەو فەرمودەی کە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم بە سوفیانی کوڕی عەبدوڵڵای ئەفەرمێ کە یەتە خزمەتی سەحابیەکان هەمویان دانیشتون ئەفەرمێ قسەیەکم پێ بڵێ جامع و مانع بێ، یعنی تر پێویستم بە قسەی تر نەبێ، کورت و پوخت بێ، تێراوم بکە، بمگەێنێتە ئەو ئاستەی پێویستم بە هیچ نەبێ. پێغەمبەری صلی الله عليه وسلم یە قسەی پێ ئەفەرمێ قل آمنت بالله لێرە ناوەسێ ثم استقم. ابن ڕەجەب ئەفەرمێ زۆرن ئەوانەی کە ئەڵێن ئامنت بالله
زۆرن ئەوانەی کە ئامەنتو بالله بەزاریان نادێت بەڵام زۆر کە من ئەوانەی کە ئیستیقامەیان هەیە جامام سەعبازیان من لێرەوە حەزەکەم لە ڕوانگەی ئەمەوە ڕێم پێ بدەی پرسیارم لێ نەکەی دەردەدڵی خۆمە بۆ بکەم لخدمتنا ثم استقیم بەرووبوومەکەی ئەگەر ئیستیقامە لە سادەترین پێناسەیە ئەمە پێناسەکەیەتی فعل ما ينبغي فعله وترك ما ينبغي تركه ئەوەی پێویستە ئەنجامی بم ئەوەی پێویستە ئەنجامی نەدەم ئەمە سادەترین نمونە ئیستیقامەیە مەوزوعی ئیستیقامە لە بەرووبوومەکەی مەگەر ئێمە مامۆستا عەباسگیان نامانەوێت لای خوا بەڕێز بین نامانەوێت وەکو موسڵمان تەمکینمان هەبێت لەسەر زەویە نامانەوێت کەڕامەمان هەبێت لای خوای پەروەردگار ئەرە ئێمە مەگەر شەیدای لقای خوانین مەگەر تامەزرۆی بەهەشتەکەی نین مەگەر لە جەهەنەمەکەی ناترسین مەگەر شەیدای تامەزرۆی ئەوە نین لە حەوزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوین هەموو ئەمانە بەرهەمەکەی بە ئیستیقامە ئەبێ هەموو ئەمانە بەرهەمەکەی بە ئیستیقامە ئەبێ بۆیە ئەلەم سورەتەی هودا حەزەکەم لەسەری بوەستم بەڵێ خوای پەروەردگار لەم ئاەتەیە فەرمێ چی فاستقیم کەما ئومرت لە سەرەتای ئاەتەکەەوە بەوە دەست پێەکەین حەزەکەم بە سادەترین نمونە بڵێم چۆن خوا ئەفەرمێ نوێش بکە بە فعلی ئەمر کە فعلی ئەمریش لە ئوسولی فقها بۆ وجوبە ئەگەر صاریفێک ئەگەر شتێک وەری نەگێڕێ فاستقیمیش لێرە فعلی ئەمرە فرمانە وخوای پەروەردگار لە ئاەتەکە نافەرمێ کەما ئەمەرتوکە یا کەما ئەمەرتو بیکە نافەرمێ ئیستیقامەت هەبێ وەکو چۆن ئەمرم پێ کردووی ئەفەرمێ کەما ئومرت بە مەبنی للمەجهول هەموو ئەوانەی کە شارەزان لە زمانی عەرەبیە هەندێک جار شت کە ئەەکەی بە مەبنی للمەجهول بۆ ئەوەیە ئەوەندە واضحە حتا زۆر جار لە قورئانە خوای گەورە نافەرمێ خەلق الله الئینسان ئەفەرمێ وەخولق الئینسان چونکە پەروەرێنی بە حەقمان زۆر واضحە پێویستی بەوە نییە مەبنی للمعلوم بڵێن مەبنی للمەجهولە لێرەوە ئەگەینە ئەوەی کە ئەمرکردن بە ئیستیقامە چۆن ئەمرە بە تۆ ئەمرە بە تەواوی پێغەمبەران تەواوی پێغەمبەران لە ئادەمەوە کە هاتونتە سەر ئەم زەویە ئەمریان پێکراوە بە ئیستیقامە چونکە ئەمرکردن بەوەی کە ئیمان بێنی بەوە لێت ناگەڕێت لەسەر مەبادی و عەقیدەی خۆت مەبادی و عەقیدەی خۆت ڕوبەڕووی کێشە و گرفتت ئەکاتەوە مەصالحی دنیەوی ڕوبەڕووت ئەبێتەوە بۆ پاراستنی ئەم عەقیدەیە پێویستمان بە ئیستیقامە هەیە لە مطالعەی کتێبە قەدیمەکانە لە پێناسەی ئیستیقامەیە قسەیەکی ئەبوبەکر سیدیقم بینی زۆر بەلامە سادە بوو بەڵێ بەلام وتمەم قسەیە بێت چی بێ دوایی بەم دەرکەوت نامە فەهمێکی عەمیقە پرسیار لە ئەبوبەکر سیدیقەکەنەوە ئیستیقامە چییە ئەفەرمێ لا تشرك بالله شيئا شەریک بخوا قەرار نەدەی خوای بەڕەتی چی بێ لەگەڵ ئەمەیە دوای گەشتمە سەر و قەناعەتەی کە تۆ ئیمان ئەهێنی خالقێک یەتە ئێرەوە ئەم ئیمانە ئەتخاتە سەر ڕێبازێک ئەم ڕێبازە ڕێگەیەکی مستەقیمە بەڵام ئەم ڕێبازە مستەقیمە ڕوبەڕووی چەندین کۆس لە کەسبی شوبوهات لە مەشاکیلی شەهەوات مەصالحی دنیایی پارە و سەرۆت و سامان ئافرەت هەتت ئەلخ خۆت ڕێکی خەبە مامۆستا عەباس من نایڵێ هەموو ئەمانە کە ئێنە بەردەمت ئەیانەوێت لەم عەقیدە پاک و پیرۆزە لات بن ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه بەوەی کە شوێن ئارەزوات دەکەوی لە ڕێچکەکە لا ئەدەی بەمەی لە ئیستیقامە لا ئەدەی هاوبەشت بەخوا پیا کردووە هەوات کردووە خستۆتە جێگەی ئەو ئیستیقامەیەوە بۆیە ئاەتەکەی حەزەکەم باش گوێ بگیری مامۆستا عەباس ئەم ئاەتە نازانم زۆر جاری خوێنەوە ئێمە زۆر معلوماتمان هەیە مامۆستا گیان من نامەوێت لەم بەرنامەیە معلومات زیاد کەم الحەمدولله مسلمانان معلوماتیان زادە بەڵام تو خۆیان سێرم ئاەتەی سورەتی نیساکە ئەفەرمێ وەلەو ئەنەهم فەعەلوا تکایە بینەری بەڕێز ئێو کەسێک کە ئێستا گوێت لە منە بە زمانی دڵ قسەت لەگەڵاکەم بە زمانێکی سادە وەلەو ئەنەهم فەعەلوا ئەگەر ئەو کەسانە بەڵێ ئەمە ئاەتەکە بۆ شتێکی ترە بەڵام ئەبێ ئێمە واتای گشتی لێ وەرگرین ئەگەر ئەوانەی کە گوێیان لە دەنگمانە و گوێیان لەم پەیامە خواییەیە فەعەلوا نافەرمێ معلوماتیان زیاد بێ فەعەلوا هەڵسان بە ئەنجامدانی ما یوعەظونە بێ
ئەو وەعظ و ئیرشادەی کە لەم کەناڵە پیرۆزەوە پێیانەگا کور ئەو وەعظ و ئیرشادەی کە لە ئەپلیکیشنی مۆبایلەکانیانە پڕە و ڕۆژانە لە فەیسبووکە ئەیبینن ئەو وتارانەی کە هەر هەمومان ئەلحەمدولله ئێستا مسلمانی ئێستا هەمووی معلوماتی زۆرە هەر هەمومان باگراوندێکی باشمان هەیە ئەلحەمدولله هەمووی ئێستا بەقە کۆلکەمەلایەکی جاران نەزانێ و هەمووی بۆ خۆی معلوماتی باشی هەیە بەڵام گرفت ئێمە لێرەیە بەڕاستی زانیاری زۆر نییە فعلوا ما يوعظون به لە وەڵامە ئەفەرمێ ئەنەهم وەلەو جوابی لەوەکە هێشتا نەهاتووە لە زمانی عەرەبیە شتێکمانەیە پێ کە لەو هاو ئاوایە بکە پێویستە بە وەڵامی ئێرە بێ وەلەو وەڵامەکەی لەکانە خەیڕە لەهم بەخوا بۆ دنیاشت و بۆ قیامەتیش ئەوە باشترە بەو بۆ وأشد تثبيتا أشد تثبيتا استقامەکەیە ئەوەی کە جێگیرم ئەکا وام لێ ئەکا مامۆ سەعباس لە ڕۆژی قیامەتە لە سورەتی ئیبراهیمە خوای گەورە کە خەڵکان دەچن یەخەی شەیتانەگرن ئەرە تۆ بۆ ئەو لێکردین ئێستا ئەهلی دۆزەخ بین بە ئیستیزاوە شەیتان پێیان ئەڵێ من نهاتم یەخەتان بگرم من نهاتم یەخەتان بگرم نەهاتم بە زۆر پێ بڵێم وەرە کافر بە وەرە لە دینی ئیسلام لابە مجرد وەسوەسەیەکم بۆ دروست کردی ئەزانی ئێستا من شەیتان وەکو ژێتە بەرچاوم وەکو فرکسیۆنی کەناڵەکان کەناڵێکی سێکسی کەناڵێکی خراپ ئەگەر فرکسیۆنەکەی ولانە بێت تەڕەدودەکەی ولانە بێت لێی نەدە ئەیبینی ڕەحمەتی خوارد لێ بێ ئەمیش ئەمەیە بە تۆ بڵێم ئەیە و کەسێک کە ئەگەیتە ئاستێک ئیستیقامە بەڕاستی پێویستی بەوەیە کە خۆت لەم تەڕەدودە لەم فرکسیۆنی ئەم کەناڵانی کە کەناڵی شەیتانین کە لەم ئیستیقامەیە دوور تەخەنەوە خۆتی لێ بپارێزی ئەمەیە دەردە دڵیەکەی کە ئەمەوێ بە مامۆستا عەباس و هەموو ئەمانەی کە وەکو من گرفتارین بە معلوماتی زۆر بەڵام زۆر جار پێویستمان بەوەیە ڕیفرێشێکی خۆمانکەین بە خۆمان بینەوە ئەم معلوماتانە تا چەندێک بوونەتە مایەی ئەوەی کە من هەموو ئەو شەهەوات و شوبهاتانەی کە هێنە ڕێم ینی ئەمەنە لە چاوێکی بڵندۆ بێ بڕوانم ئەسڵەن بەزەین پێێتۆ پێەیە نەک گرفتار مەرە بیکەم ئەنجامی بم ئەزانی لە هەندە ڕێوایەتە ئەفرەمی موسا گەشتوتە ئاستێک حتا خوتۆڕەتی خراپیشی بۆ نەهاتووە مسلمان جاری وایەگاتەوە ئاستەی گاڵی بەوەیە کە و خەیاڵاتانشی بۆ زۆر جار مەسەلەن ئینسان بۆ ڕێکەوێ بکەوێتە سەر ڕێگەیشی ڕاست و دروست ئیمانێکی پاک بەرزی مەسەلەن هەبێ بەڵام ئیشکال لەوەیە بەشی دووهەمی ئیستیقامەکەی نییە مەسەلەن بۆیە ناتوانێت ینی بۆیە ئەم ئیستیقامە ئەکرێ ینی ئیشەکەمان بۆ تەواو بکە وەکو لازم و مەلزوم وایە ینی مامۆستا عەباس یەکشتم لە سەرەتاوە پێوتی لە پێناسەی ئیستیقامە وتم فعل ما ينبغي فعله وترك ما ينبغي تركه بەچی ئیستیقامە مەبێ بەوەی ئەمرەکانی خوا جێبەجێ بکەم و نەهیەکانی خوا ئەنجام بدەم کە نەیان کەم خۆمی لێ بپارێزم باش ئەمە بەچی ئەبێ بەوەی کە بزانم کامە حرامە نەیکەم کامە حەڵاڵە بیکەم کەواتەمە پێویستی بە زانیاریە کەواتەم یەکەمین شتێک کە لەسەر ئیستیقامە بەردەوامم کە ئەوەیە کە معلومات و زانیاریم هەبێت دەربارەی ئەو پەرستشانەی خوای پەروەردگار کە ئەمری پێ کردوم دیسان ئەگەڕێمەوە سەرم ئایەتە خوای گەورە فەرمێ فەستەقیم کەما لەوێشە مەدێکی داناوە بۆ ماکە بۆی کە بزانیم ڕێگایەت وڵانیە کەما وەکو چۆن لە سورەتی ئیسراء قارئە خۆشەویستەکانمان کە ئەفەرمن سبحان الذي ئەسرا قارئەکان لە قیراءاتە ئەفەرمن درێژی کەرەوە ئەسرا بۆ ئەوەی بە تۆ بڵێ با بە ئەم ڕێبازە ئەم ڕێچکەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێگەشتۆ ڕێگەیەکی توولانیە ڕێی چەند هەزار ساڵ تەی چەند حیجابات ذاتی حەق کەلام سوئال جەوابات چوو بوودی بیستی کریادریا با بە ئەمە بەس مەولەوی لێ تێگەیوە زانستی ئەمڕۆ ئەیسەلمێنە کە ئەم مەجەڕەی ئێمە تیاجین لە چاو مەجەڕەیەکی سەر و خۆیا وەکو وای ئەم ئەڵقەیە من فڕی بێتە بەحرێکەوە ئەم گەردونە گەورەیە کە ڕۆژانەش گەورە ئەبێ و ئینا لەموسیعون مرۆڤێکی بچکۆلە ئەبێ موقعی عرابی ماچی بێ کەچی خوای پەروەردگار ئەم هەمووی بۆ تۆ دروست کردووە بەهەشت و جەهەنەمیشی بۆ تۆ دروست کردووە دە خالقێک بۆ تۆ ئاوە ئەم شتانی هەموو هێنا بێتە فەراهەم ئەفەرمێ کەما بەردەوام بە لەسەر ئەم بەندایەتی و ئەم ئیستیقامەتە ئومیرتە وەکو چۆن ئەمر کراوە بە تۆوە بەندەکانیش ومن تاب معك و هەموو ئەوانەشی کە تەوبە ئەکەن و یەنە ئەم ڕێبازەوە جا مامۆستا عەباس ئەلێرەوە من ئەمەیە ومن تاب معك هەموو ئەوەی کە کاتێک کە مزگەوتەکان کرانەوە ئەم خەڵکە یەتە مزگەوتەکەوە و
دەم و چاوێکی جوان ئەشوا و دەستنوێژێک ئەشوا و ڕوو ئەکاتە ئەو خاڵەقەی خۆی ئەمەوە من تابە معاکەیە ئەمە یەتە ناو ئەم دائیرەیەوە دائیرەی تەوبەکاران ئەوابین خۆشەویستانی خوا خۆشەویستانی ئەم ڕێبازە مەزنە دەی ئەم وە من تابە معاکە بەڕاستی پێویستی بە شەو نخۆنی هەیە پێویستی بەوە هەیە چۆن ئەم پێڵۆی چاوە دەپارێزی ئەویش بپارێزی واللهی ئوستازگیان ئیمان هێنان زۆر ئاسانە بەس بەخوا ئیستیقامە زۆر گرنگە ئیستیقامە ڕێبازێکی توولانیە ئەگەر ئەتەوێ بگەی بە کاروانی بەختەوەری ئەگەر ئەتەوێ بگەی بەوەی کە دوو شتت هەبێت هەم لە دنیا و هەم لە قیامەتە مەگەر لە دوو شوێنی قورئانە نافەرمێ لەگەڵ ما بیڵێڕۆ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا بونا وست إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا منافر مجوى استقاموا چونکە ئیمان هێنان مەرحەلەیەک بەردەوامە بی ئینجا ئەگەیتە ئەوەی کە ئیترەها ڕۆحیەتە ئەگات ئاستێک پایە بڵندی چونکە بۆیە کەلمەی ثمەی بۆکارەناوە ئەجا ئەفەرمێ ئیستەقاموا ئەلەو کاتەیە کە ئیستیقامەیان هەیە ئەزانی لە مەوزوعی شەونێژە سەلەفی ساڵح ئەفەرمێ هیوامان هەبووە 20 ساڵ شەونێژی کردووە دوای 20 ساڵەکەی دوای 20 ساڵی دووەم گەشتوتە ئاستێک کە ئیتر بگاتە و ئاستی چێش ببینە لە عیبادەت مەبەستمەوەیە کە ئێمە مشکلەی ئێمە لە نوێژەکانمانە ئەریحنا بهانیە ئەریحنا منهایە ئوستازگیان نمایشی بەندایەتیەکانمان نوێژەکانمان نەگەیشتونێتە و ئاستەی کە ئای برا ڕۆ چەند بیری نوێژە عەسرەکەم کە بێت نەگەیشتنێتەوە ئاستەی کە بێ بگەینە ئەو ئاستە لێرەیە مەسەلەن پێمان ئەڵێ مەسەلەن کە ئیمانتان هێنا و بەرز بوونەوە یعنی ئیمانتان بەرز بوویەوە ئەو بەرز بوونەوەیە بە بەروبوومی ئیستیقامەکە مەس ئەگەر لە سەرەتاوە مەسەل ئیمان بێنی و ڕاستەوخۆ ڕایگری لەوانەیە زەرەری لێ بکەی چونکە مەسەلەن تۆ نەگەیشتوویتە تەلووتکەیەکی کە چێژی لێوەرگری کە ڕاحەتێکی پەرستشیکی ناوازت بۆ دروست بێت ئەبێت لە بڵندیە ڕایگری مەسەلەن پێت وایە مەسەلەن ئەمە ئەزانی چی هەندێک جار ڕۆحیەتی ئینسان وەکو زاهیدەکانی سەلەفی پێش ئێمە عارفان ئەگەنە ئاستێک ئەسڵەن پێیان عیبە بۆ بەهەشت و جەهەنەمی خوای پەروەردگار خوا پەرستن خالقێک ئەوەندە گەورە و بەرز و پیرۆز و جەلالی وەلیکرامە زۆر لەوە گەورەترە لە بۆ ئیبتیغای بەهەشتەکەی و ترسی جەهەنەمەکەی بیپەرستم مەگەر لە بەهەشتا کە خوای پەروەردگار خۆیمان پیشانەیە خۆشی بەهەشتمان بیر ناچێتەوە بۆیە ڕۆحیەتی ئینسانە بێ بگاتە ئەو ئاستەی کە ئەگەر خواش بە چاوی سەر ئاستە ببینم ئەوەنە ئیمان مزیاناکە ئەوەنە بگاتە بێ و ئاستە چونکە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و خوای پەروەردگار لە گوناهی ئەوڵ و ئاخری خۆش نەبووە ئەی بۆچی قاچی هەڵساو نەیشۆ نوێژە کرد ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەم مەرتەبەی شوکرانە بژێری خوای پەروەردگارە کە ئیتر بیتە ئینسانێک شوعاع دەیتەوە پەخشە دەیتەوە بە بینینت خەڵکی ئاسوودە ئەبن بەوە ئەبێ ئیستیقامەتە بێت کاک دکتۆر کەسێک موسڵمانی ئێستا پرسیاری لێ بکات ئێمە چۆن هەست بکەین لە ناو ئیستیقامەیە ماوینەتەوە ئیستیقامەمان بۆ دروست بووە هەیە ینی بە پێچوانەی کەسێکەوە کە نێتی ئەو نیشانەوە ئاماژانە چین ینی سیارەم پێ سیاقەتەکەم لە ڕێگە ماشتێکی خراپێت کەناڵەکانە گۆڕم کەناڵێکی خراپێتە پێشەوە بۆ نمونە لە مەجلیسیەکان مەجلیسێکی خۆشە نوکتەی تیاکرێ قسەی قۆڕ و لەهو لەعب هەتت هەموو ئەم نمونە سادانە ترپەی لێدانی دڵنا ترپەی لێدانی ئیمان پێم ئەڵێ وەلی ڕەبیکە فەصبر بۆ پەروەرێنی خۆت سەبر بگرە یا ئەم مەجلیسە بگۆڕە یان بەجێ بێڵە یان ئەو کەناڵە بگۆڕە یان بە خۆت تابچۆرۆ هەموو ئەمانەی کێتر وام لێ ئەکەن مام سەعباس ئەزانی چی زۆر کەسی وا هەیە حتا نوێژی بەیانیش نەکات موسڵمانە کۆتا بەیانی کەناڵەکان بگۆڕێ زۆر سادەیە بەلایەوە بەڵام بەعزێ کەسمان هەیە ئەگەر لەسەر پەرشەکانی خۆی ئەذکاری بەیانیان و ئێواران بەردەوام نەبێ ڕۆژەڵی شتێکی لێوەن بووە ئەمە چییە؟ ئەمە ڕۆحیەتی خۆی ئەگەیەنێتە ئاستێک کە ئەسڵەن بە هەندێشتی بەسیط نوێژێکی بە جەماعەت بڕوە تووشی کارێتە بێت سەلەفی ساڵحی پێش ئێمە باسی کۆن ناکەم لە ماوەیە دکتۆر پرۆفیسۆرە تەمان لە دۆلی خلیج دانیشە خالد عوسمان سەبت بەرنامەیەکی ڕاستەخۆی هەبوو لەسەر گەورەی نوێش کە وام لێ ئەکا بەردەوام بم لەسەر ئیستیقامە
پیاوێک لە جەزائێرەوە تەلەفۆنی بۆ کرد وتی مامەسا ئیشکالێکم هەیە کاک دکتۆر وتی فەرموو وتی ئێمە لە جەزائێر لە مەنتیقەیەکین مزگەوتەکەمان زۆر قەرباڵغا نوێژی بەیانیان سەفی یەکەم ئەگەر نیو سەعات پێش نوێژی بەیانی نەڕۆی سەفی یەکەمە بەرناکەوێ منیش ڕاهاتم بۆ ئەوەی کە هەموو جارە نیو سەعات پێش نوێژی بەیانی هەڵەستم خەریکی شۆ نوێژم چونکە بیستومە لە فەرموودەکانە سلوسی ئەخیر دەبی صالحینە یەکێکە لە ڕەحماتی خوای پەروەردگار یەتە ئاسمانی دنیا ئینسان لەزەت دەبینە لەوم ئەگەر شەو نوێژ ئەگەر بەندایەتی بۆ خوا لەو کاتەیە گرنگ نەبوایە خوای پەروەردگار واجبی نەیەکرد لەسەر پێغەمبەرەکەی یا ئەیها المزەمل قم الليل إلا قليلا طبيعية بلامەوە ئەگەو شەر نوێژەکە زوو نەجات بم و بۆ ئەی زوو بگەمە مزگەوت سەفی یەکەم من بەرکەوێ مام سەعباس باسی کۆنە بۆ ناکەم باسی بەرنامە ڕاستەوخۆ یەکەم باسی ئەم بەرنامەیەک بوو پێش کەرەنتینەکە کەسانێکن ئەلەو ئاستەیان خەفەتە خوا بۆ ئەوەی کە سەفی یەکەمی بەرنەکەوتووە ئێستا ئەگەمە و قەناعەتەی کە لە کتێبەکانە لە طائف المعارفە هەندێک مەقولەم بەرچاوەکەوم بەڵایی لەوانەیە نەزەریە بێ نانا حەقیقەتە سوێنە هاتووە بە دەمیا و توتی سوێن بەخوا 40 ساڵی ڕابق پژملی کەسم نەبینیەوە لە نوێژە یعنی سەفی دووەم بەرنەکەوتووە لە سەفی یەکەما بوو واللهی ئەلەم سەردەمی خۆمان ناهەیە واللهی ئافر دەبووە تەلەفۆنی کردووە بۆ مامۆستا لە بەرنامەی ڕاستەوخۆیە مامۆستا گیان من بەردەوام لەسەر شەو نوێژ بەس ماوەیە کە دایکم تەکلیفم لێ ئەکا مامۆستا گیان ئەڵێ ئەم ماوەی ئیمتیحانی شەش هەیە شەو نوێژەکان واز دەبێنە بۆی بەیانی کەڵەسی تۆ خەواڵوو نەبی مامۆستا گیان ئەتوانم بەگوێی دایکم نەکەم چونکە الحەمدوللا بانی لە ئیمتیحانەکە زۆر باشم تەئسیری نەکردو سەر خوێندنەکەم ئەو ڕۆحێتانەشمان هەیە باوانە حکایەتی کۆنە بۆ باز ناکەم با ئێمە هەر میسالی نەبین باسی شتی کۆن نەکەین باسی واقعێ بۆ ئەەکەم واللهی ئێستا هەمانە لەو ئاستەیە واللهی بەچاوی خۆم زۆر کەس لەمانە ئەبینم ئیمامی جەزولی جارێکیان لەگەڵ کۆمەڵێک گەنجە ئەچن بۆ شوێنێک بیرێک یێتە بەردەمیان ئەیانەوێت دەست نوێژ بگرن بیرەکە سەتڵی تیان نییە ئاوە کاڵکێشێ ئەی خۆیان چی بکە ناتوانێت تێمم بکە ئاوەکە لە بەر چاویایەتی ناشتوانێ ئاوەکە دەربێنە چی بکات ئافرەتێکی شوان لێوەیەت لە تەمەنایە ئەفەرمێ دایەکیان ئەرەوە زەحمەت نەبێ شتێک شک نابێ لەم گوزەرەت و ئەهلیە مەنتیقەیە ئەمەوێ ئاوە دەرکەم دەست نوێژێکی پێ بگرم بۆ نوێژەکەم لەگەڵ برادەرەکانمە تەڵەن ئیمامی جەزولی یەکێکە لە ئیمامە گەورەکان بە ڕیوایی متەواتر خوێنەری ئازیز بینەری ئازیز ئەو کەسێک گوێت لێمە حکایەتی خەیاڵی بۆ باز ناکەم 77 ساڵ دوای مردنی خۆی لە ویستیان قەبرەکەی بەرنەوە بۆ مەراکش دوای 77 ساڵ قەبرەکەیان هەڵکەندەوە وەکو خۆی وابوو گۆڕەکەی جەنازەکەی وەکو خۆی وابوو پەنجەیان لە ڕوومەتیە پەنجێگێ پەنجەکەی چاڵ بوو بەرزیان کردن ها چۆن ئینسان ڕوومەتی ئاڵە باسی کەسێکە بۆکەم ئەوەندە بەڕێزە جۆ مێزەرەیەکی لە بەرا بۆمانە بیرەکە تەمان زۆر قوڵ نەبوو بەس نەشیتوانی بچێتە خوارەوە ئافرەتەکە سێرێکی بیرەکەکە ئەفەرما مەساگیان بێ ئەدەبێت لە خزمەتە بە جێک دەقەوەسە توێ کاتە بیرەکە ئاوەکە هێتە سەرەوە ئاوەکە هێتە سەرەوە و دەستنوێژی پێشون فەرمێ داگیانەوە بەچی وات کرد ئەفەرمێ ڕۆڵەگیان تۆ شێخێکی ئیمام مەلامحتا دیارە مامۆسای ئاینیت معقولە ئەوە بە منەڵەی بە یەک شت بە ئیستیقامە ئەمەم کردووە من تەبیعەتم وایە شوانم بەیانیان مەڕووماڵات ئەبەم بۆم کەژووکیەوە بە سڵاواتدان بە ذیکر و یادی خوا ئێوارانی ژەم بە ذیکر و یادی خوا بۆیە ئیستیقامە ئەتگەیەنتە ئەو ئاستەی شتە مستەحیلەکارت بۆ ئەنجامەدا خوای پەروەردگار مەگەر خوای پەروەردگار نافەرمێ ئەگەر هەنگاوێک بێ من دوو هەنگاویم ئەگەر بستێ بێ بە باڵێم ئەبم بەو دەسەی پێی ئەڕوا ئەبم إلى آخره مەگەر ناگێتە ئەو ئاستەی ئەللا تەخافوا ولا تحزنوا ئەسڵەن ئەوانەی کە مستەقیمن زارستی تازەی دەروونناسی سلمانوێتی هەموو ئەوانەی کە ئیستیقامەیان هەیە لەسەر ئەم پەرست و بەندایەتی خوای پەروەردگار هەرگیزا و هەرگیز تووشی دەردی نەخۆشی نەقەلەقی نەحوزن نابن ئاخر ئێمەمانان کە موسڵمانیشین گیرۆدەی ئەوەین دائیمەن ترسێکمان هەیە لە مستەقبەلمان شتێک پاشەکەوت کەم بۆ مناڵەکانم نەوەکم دوای مەرگی خۆم شتێکیان لێبێ دائما لە ترس و دڵە ڕاوکێین دائما خەریکی پاساوهێنانەوەن بۆ دائما خەریکی مبەرڕاتین دائما پۆزیژێنینەوە بۆ لاوازیەکانی خۆمان خوای پەروەردگار وعدیاوە لە دوو شوێنی قورئانە إن الذين قالوا كثر من قالوا بس قل من استقام على ما قالوا إن الذين قالوا ربنا الله
ثم استقاموا ألا خوف عليهم في الدنيا ولا تحزنوا يكسر هربويك أجات حالتك اترك تمني بركوتاي بروا وأبشروا يكسر ثم نامنه بواوي عاطفنا يا بواوي فرمي وأبشروا يكسر مش دخوايا كان دس بي أكن واني كاستقامة يعني لسر نمايشي أم جو روحي كإسهيتي اللي روح حزكم خوسكم بيته أقرب أدبينا به ما مصعب بس أيو كسيك يقعد للماء طبيعي وريقرا قدو يا رمضانيش بمجوى روحي ونبوي نفسيتي إنسانة جارك يعني صحابيك زور بيت عاقته لا كولانك آيات وأرواح وشغلة برد الله يا أبو بكر الصديق الله ولد شيه كور الله والله منافق بو من دورهم الله بو كور الله والله كأتم عسران لاي بي مصاص من المزقودة أنيشم الله اللي بهشتا كيمو أنا ومالو منالو مشغولة بمو كسيكي سادو أنا الله والله بقرآن من جوا بخوام نج منافق مكواته أبا بسين قلت بيامر خاص صلى الله عليه وسلم شكوى حالي خو مانكين اشتكى بو بيامر خاص صلى الله عليه وسلم باسكن بيامر خاص صلى بزر دخانيه كوا روح بقرباني بفرمي اگر او كشر روحي يستل لاج منها هتانا اگر لس او كشر روحي بردوام بن لسوج كولانا كان احتيادي توقع لقل ملائكه يا اكن او برديه كبريتي لبرديه غيبنا مني اشتكان بتشاوي سربيني بويا طبيعي ورقري نفسيتي إنسانة جاري وهي إيمانكي دابزي عقيدي أهل السنة وجماعة متفقين لسرويك الإيمان يزيد وينقص ألم كشروحيا كشوك تابع يعني داء نشي شوي رمضان كشكي آرام لقل خالقي إخواتا آشتبي توا ناتوي كذب الدواني أتوي بزماني ضل لقل الله يخسبكي لقيت مرتبيكي بس بلام طبيعي وريق لدواي رمضانيش مرحبا وأشي توا بازارك وكسادة أبي توا بلام قرنق أويا أم كشروحي هل رياب ميني جار ريفريش بكينوا دانشين جددوا إيمانكم أو استقامي كجنابة باسيكي بيوسته هموان بابن هيان بيت يعني ما بس ما ويا مثلا كسيك أقرب بلت يا برسيار بكات من لبازنا إيمان داريك يا ما ومتوت بيوسته مثلا أم استقامي هميشة مثلا هبي للاي من يا هر كسيكي تربونونا ما صعب بس لسر وبو خوار ومستقامة هي لبيغمبران وبو أدناكس أم الزرور بو مثلا فعلي استقيموا ينبغي لكل أحد مهما كان قدره ومهما كان شأنه موضوعي بردوان بون لسر استقامة كسي بدرنية نفي غمران عليهم الصلاة والسلام نأصحاب كما أمرت ما مبني للمجهول شون أمر كراوبته أي بيغمبر صلى الله عليه وسلم ومن تاب معك الذين معك وما الذين يأتي بعدك ولا بيشي توشا موضوع استقامة لسرتا وشتكود لسرتا برسيارك يا لو أنا كسبل من قينا للدائر لبعضني استقامة بتشياب زارم لو بعضني الإثم ما حاك في نفسك لخوم برسم أبي بانقش نبي أبي من بيموتي موضوعي قالوا فرقي هي لقل عملوا زورن أواني كألين قالوا بويا مفاتيحي كليلي درقاي بهشت وأقرمو سرتاي قسكي خوم ما مصعباس كي لبروبومي هنجيرا خوشك أخوم لنماميكوا لقلمكوا كبهاري شينم أيبي بخوا فتريكي زوري أم نماميك إيشينم زوري ها بارانی بهاری پێویستە بارانی زستانی پێویستە تەقدیرەکەی من و تۆی پێویستە بەکرێگرتنی کرێکارێکی پێویستە دڕکەکانی لێلا بەرێ مەگەر ئەم ئیمانش پێویستی بەوە نیە دڕک و داڵەکانی لێلا بەری مەگەر پێویستی بەوە نیە ڕۆژانە تۆ پەروەردەیەکی وەکو دایکێک کە شەجەرەتین طەیبە ئەم ئیمانە وەکو دەرەختێک وایە شەجەرەیەکی طەیبەیە ئەسڵها ثابتون وفرعها في السماء أصلكي لزويها ثابتة بلان بچي ثابتة بيو أقات آسق وفرعها في السماء برزة بيتو أقات آسمانو تولى جرسي بريا أحسيتو لبروبوم يا خوي بخوايا بيوكو منالي خو بخيويكي أبيت شاول ليبي أصلا بعد دار أركي لبنالي قسترة چو يك توزوريانا بي آوي زياتري بي دماركاني بوغانكان آوي كمي بي وزعيتي أقاتشي أو داني هاويني أبيت جيابي بشوابي بفينكيابي هم أمرين ما يعني معلومات نين دي بخوا أو إيمانش بيوسي بمعلومات هي يعني اسم بو بسبب يعني دروس كردني استقامة لا يتاج
زەحمەتی ئەوێ زەحمەتەکەی تەنها ئەوەیە کەیتە ناو ئەم دائیرەیەوە هەم ئینسان على نفسه بصيرة ئینسان بە نفسی خۆی ئاشنایە بزانێ بەچی لەوانەیە تۆ لە کەناڵێکەوە ئیمانە بەهێز بێت بە وتاری کەسێ مؤسر یەکی تر بە کەسی تر ئینسان بە نفسی خۆی ئاشنا و ئاسوودەیە و ئازادە ئەیناسێ چاکیە ناسێ خۆ مەناسم چی ئەمەم ئەگەینێتە پلە بەڵندی و ئەشمهێنێتە مەرتەبە خوارەوە دەی ئەمەی کە بەوەی ئەیناسم سپاس بۆ ئەو خوایی کە لە قورئانە ڕێنمایی کردوین ئەفەرمێ ئەو کەسانەی کە نەفسی لە وامەیان هەیە سوێنی پێخراوە خوا زۆر ئەو کەسانی خۆشەوێت کە نەفسێکی لۆمەکاریان هەیە بەڕاستی عەدنان ئەمە هەم بەخۆم نمونەیەکی واقیع بێنمەوە ئەم شەو هەتا بەیانی دانیشتوم لەگەڵ کۆمەڵێ برادەرە لە مزگەوتە ئەو ئاەتانم خوێندەتەوە بەیانیش دوای نوێژی بەیانی نوێژێکی جەماعەتمان کردووە گوناح نییە بە شتێکی سادە و ساکار هەڵی وەشێنمەوە مەگەر خوای پەروەردگار لە قورئانە نافەرمێ وەکو ئەو کەسە مەبن کەلەتی نەقەضەت غەزلەها مامۆستا عەباس لە ئاەتەکە ئەفەرمێ بەعدە کەلیمەی بەعدەی بۆ بەکارهێناوە ئەفەرمێ مادام ئیمان ئەهێنی لە مەرتەبە ئیمان مەرحەلەیە گەورەی بەڵام لە دوای بەعدەکە گرنگە هەڵی نەوەشێنیتەوە هەڵی کەلەتی نەقەضەت غەزلەها هەڵی نەوەشێنینەوە با بگەڕێومە بۆ ئاەتە قورئانیەکان خوای پەروەردگار چی ئەفەرمێ ولا تتخذوا أيمانكم دخلا بينكم فتزل مگر استقامة جاي وريانا بخليسكان تزل يعني خليسكان فتزل قدم بعد ثبوتها ثبوت استقامة كيا كلمة بعدين بكارنا وأفرمي ومكن لخوتان بفروفيلي ناودلو درونتان هندێک جار پۆزش بۆ شتەکان بێنیتەوە وا لە خۆت بکەی خۆ بخلیسکێنی فتەزیل لە قەدەم بخلیسکێ قاچەکان بعد ثبوتها کە دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر استیقامەت هەبووە ثبوتی هەبووە جێگیری هەبووە تۆ بیگەینتە ئاستێک فتەزیل لە پێشەمایەتەوە لەم بەرەوە لە ئاەتەکەی سوورەتی نەحلا ئەم ئاەتانە دەین لە سوورەتی هاتووە نەحل یانی چی حرف بۆ خۆی ناونیشانی سوورەتەکە بە من ئەڵێ ئەبێت تەبیعەتی ئەم نەحلەم هەبێ استیقامەم هەبێ وەکو کوورەیەک دائیم بە دەوری گەورەکردنی شانەکەمەوە بم بۆ ئەوەی شیرینی بە خەڵکی بدەم بۆ ئەوەی مەگەر کابرا نەمر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خەڵکی لە یار ئیسراحەتی کەوتیانەوە کە دیندارێکیش مرد فەرمووی ئیسراحەتی کەوتیانەوە چییە فەرمووی ئینسانی موسڵمان کە ئەمرێ لە مەینەتی دنیا ڕزگاری بێچێ بۆ ئیسراحەت بەڵام ئینسانی بێدین کە ئەمرێ دار و بەردیش ئیسراحەتەکا لە دەستی لەم قسەیەوە گەینێ ئەو کەس ئاستەی کە ئینسانێک کە ئیستیقامی هەبوو لەسەر ئەم دینە ئەم قەڵەمەش ئیسراحەتەکا لە دەستی چونکە بە شێوازێک پێ ئەنووسێ دەسوخەتێکی گەورە ناکە وەرەقەی ئیسرافکە لەم وەرەقەیە چونکە ئەزانێ ئەم وەرەقەیە لە یەک تەن وەرەقەیە 18 داری بۆ بڕاوەتەوە بڕینەوەی ئەو دارانە یانی دژاتی ژینگەی وەکو خۆی خۆشەوە ئوحد جەبەل یحبنا ونحبه ئەگاتە ئاستێک کێوی خۆشەوە کێو ئەوی خۆشەوێ ئیسراف ناکا لە بەکارهێنانی وەرەقەیە ئیسراف سەر زەوی ئیسراحەتەکا لە دەستی بۆیە ئەفەرمێ لە بیدایەتی ئاەتەکەیە ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا بەهێزی کردووە پاشان لە کۆتایی ئاەتەکە ئەفەرمێ ولو شاء الله لجعلكم أمة واحدة أجر أرجو بأي خير بربيع هم من ليك أستاذ رسكر هم دين دار أبوينو أمانة كسب دين أبو خوا غنية لعبادتي إيما بلامنا لنبلوكم أيكم أحسن أم أحسن ونيفر محسن بلند اسم تفضيل بكارينا وزاني بو اسم تفضيل بو خوانات وانم تشاك وتشاكتر بقى تشاكترين تا استقامة من بي شاكترين ئەمە بەم ئیستیقامەیە ئەبێ ئەمە بەم نەمامە ئەبێ کاروانی ئیسلام ئاوایە ئاوا بەرز دەکاتەوە بۆیە سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئینسانی موسڵمان ئەگاتە ئاستێک ئاوا سەیری شتەکانەکە ئەمە بەسم غرور نییە بۆ گوناهەکان ئەوەنە بە چاوێکی گەورەوە سەیری شتەکانەکە ئەسڵەن فریکسیۆنەکان و تەڕەدودەکان هەردە دیلیت وە لە مێشکیا وەکو کەسێک نییە متەڕەدد بێ بۆ ئەم تەڕەدودی قەناتە متەڕەدد بێ ناگاتە ئاستێک
ئەگاتە ئاستێک تامەزرۆی نیۆڕۆژ نیۆڕۆیە کە سەلامە هاتووێتەوە بە ماڵەوە لە خوورپەیە دیکەی نوێژی عەسریە ئای مەگەر ئەوەی کە ئەریحنا بها یا بیلال خۆ من نەزەریە نییە ئەمە فەرمودەیە سەحابەکانی لەو ئاستەیە بوون بە وەڵڵاهی ئەگەیتە ئاستێک لە نوێژەکان تا ئەریحنا بها یا ئەریحنا منها نییە جا مامۆستا عەباس من ئەلەم بەرنامەیە نامەوێت معلوماتی بینەری ئازیز زیاد بکەم نە بەخوا پێویستمان بە معلومات نییە منیش و تۆش معلوماتمان هەیە بەشی ئەوە معلوماتمان هەیە بەوەی کە درەختی ئیمان بەردەوایم پێ بکەین مەگەر نەدیم جسر کتێبێکی نییە قسەت الئیمان کتێبێکی ئامەندەیە ناوی ناوە قسەت الئیمان نەدیم جسر ئیمان قسەیەکە چیرۆکێکە کاروانێکی پڕ بەختەوەریە کاروانێکی توولانیە ئەزانی مامۆستا عەباس کاروانێک تۆ هەستەکەی تەنیا نیت سەعیدی نوڕەسی قسەیەکی زۆر جوانی هەیە فەرمێ کاتێکە پۆلیسێکی زەعیف و لاواز دەبینی لای مزگەوتی گەورە یەک دنیا بەقاڵ ڕاوەنێ هەمویان لە دەستی ڕاکەن بەقاڵی وای تیا یەک بۆ گزبا لەو پۆلیسە نەقلی قیامەتیەکە وەفاتەکە باش ئەمانە بۆ لە دەستی و پۆلیسە ڕاکەن با بۆ پۆلیسە خۆی نییە مامۆستا عەباس دوکمان هەورامین ئێمە گیای بەڕەزامان هەیە بەڕەزا لە تەڕەتیزە نازکترە وایە لەکوێ دەریێت لە تاشەبەرد تاشەبەرد حەزی لە خۆڵ نییە حەزی لە تاشەبەردە ئەوە پشڕێ تو خۆی چی لەم گیا بەڕەزایە کرد لەو تاشەبەردە بێتە دەرەوە مەگەر قودرەتی ئیسمی ئەڵڵایەک نییە بەوی وا داوە ئەبە ڕۆحیەتەوە لەو تەڕەتیزەیە لەو گیاناسکە بڕوانم کە مەعبودێکی پەرۆرێنێکی هەیە قووەتێکی یاوە بەم گەڵاناسکە کێوی بۆ کوونەکە دەی ئینسانی مسلمان کە تۆ ڕۆژی ئەوەندە جار ناڵم حەڤە جار چۆ ئینشاءڵڵا بە گەستویتە ئاستێک 25 جار زیاتر بە سورەتەکانیش و ئەمە بڕیتە عەرز خالقێک بۆ خالقێک ئەمە بخەیتە عەرز بۆ کەسێک سەڵ کەسی کوشت بێت حەدیثەکە ناڵم چکە هەرچی کەسە بیستوێتی ئەوەی کە ئیمانەیە نێ سەد کەسە کوژنەوە نەوە کوژە دوای بۆ کەسێک یەک بەندایەتی ئەنجام نەیاوە سەد کەسیشی کوشتووە کاتێکە گیانی دەرەچێ ئەزانی دوو ڕیوایەتەیە لەسەر فەرمودەکە ڕیوایەتێکیان خۆی پەروەردگار گیان کێشانەکەی تۆزە تەخیرەکە بۆی لەنگە فرتەیە بکات تۆز نزیک بێتەوە لەو دێیەی کە ئیمانی هەیە مع العلم خی گەورە لە قورئانە فەرمێ لا يستأخرون ساعة ولا يستقدمون ئەم قانونەی خۆی تێکە یا خالق بۆ کەسێک بەس ئێ بڕوا بەرەو پیری هێشتا هیچ ئەنجام نەیاوە لە ڕیوایەتێکی ترە ئەفەرمێ کاتێک کە ئەی پێون بۆ ئەو دێی کە باشە دوورترە بەپێی ئەو قیاسە بێت ئەبێ بۆ دۆزەخ بمرێ خوای پەروەردگار گەردوون عەکسەکاتەوە ئەم ڕیوایەتەش هەیە ئەم نەوامیسانەی ئەم سونەنانەی خۆی تێک ئەیە بۆ کەسێک کە قاتل بووە بەس مجەڕەد کە ئێستا شەیدایی گەیشتن بە مەعبودی بە حەقی خۆی شێتی کردووە ئەوێ بگابەوە ئەم هەموو شتەی بۆ ئەکا تەنها لەبەرەوەی لە دەرگاکە بچێتەوە دی ڕەحمەتی خوا لێبێ دەی بۆ کەسێک تو ئەو خوایە کە ئێستا لەم ئاستە بڵندایە ئاش بە تۆ لەگەڵ خوایە بە زمانی دڵ ولا تخافت بها ولا تجهر بصلاتك نبدەنگ بەسکردنەوەی ئەوێ نەخۆی حراجکردنی ئەوێ نەخۆ سوورکردنەوەی ئەوێ نە تەسەنوعی ئەوێ نە دەنگی خۆشی ئەوێ دەنگی دڵی ئەوێ بەخوا تەرجەمەشی ناوێ بەخوا زمانی عەرەبیشی ناوێ ئەو خالقە لە هەموو زمانەکان تێگا بەو زمانەی کە لەگەڵ ئەڵڵای خۆتا قسە ئەەکەی کە ئاشتە بیتەوە گەیتە ئەو ئاستە بەرزە ئیتیخای خوای پەروەردگار چۆن کەونی خۆی بۆ مستەخەر ناکە چۆن تۆی خۆش ناوێ چۆن نابێ بەو دەستی کە تۆی پێڕۆی دێتە تۆیەک لەگەڵ ئەم مەعبودە بە حەقی خۆتا ئاش بوویتەوە تخوا دڵێت تەشیەکە بڕێسی دوایی هەڵی وەشێنیتەوە کاک دکتۆر زۆر شتی شیرین و جوانت وت کاتی بەرنامەکەشمان زۆر کەمی ماوە لەو بەرهەمانەی تر کە لە ئیستیقامە ئەیان چنینەوە سوودمەند دەبین لێیان دەمانگەیەنە مەرتەبەی بەرز لەلای خۆی گەورە ئەگەر هەندێشتی ترمان پێ بڵێ مەسەلەن ئەنجامی ئەوەی کە ئێمە ئیستیقامەمان هەیە بەرهەمەکانی ئیستیقامە چییە بن بۆ دنیاش و هەم بۆ دوا ڕۆژیش مامۆستا عەباس لە سەرەتاوە پێم وتی تۆ ئەتەوێت لە بەرووبوومەکە بخۆی بێگومان مەینەتی ئەوێ وایە لە ئیمامی شافعیان پرسی ئەرە دوعا بکەین لە بەڵا دووربین یا دوعا بکەین خوای گەورە تەمکینمان باتێ لەسەر زەویە
فەرمووی تا ئیبتیلا و توش نەکا تەمکینت ناداتی بۆیە بەرهەمی ئیستیقامە حفەتی الجەنەت بالمەکارێ مامۆستا عەباس خوای گەورە زۆر بەڕەحمە زۆر بەلوتف و بەمێهرەبانە زۆر حەلیمە بەڵام ئەوەش بزانێت تخوا ئەوە بزانە ئەلا ئینە سلعەت الله خالیە با بە کاڵای خوا هەرزان نییە بەخوا ئەم بەهەشتە هەرزان نییە دێ ئەم بەرهەمە گران بەهایە تخوا پێویستی بەوە نییە مەینەتی بۆ بچێژم ناڕەحەتی بۆ بچێژم پێویستی بەوە نییە بەڕاستی کە ئیتر پێ بنێم بە جەرگی خۆمە زاڵ ببم بەسەر ئەو نەفسەیە کە بەڕاستی ئێستا ئێمەمانان گرفتارین ئەزانی بە غەفڵەت ئەم خەڵکە بەڕاستی ئێمەمان باسی شەیتان نافەرمێ بۆ کافرەکانیم ئەفەرمێ بۆ موسڵمانەکانیم ناژڵێت یەم لە باڕەکانە تووشی غەفڵەتیانەکەم ئەفەرمەی لە قورئانە یەم لە نوێژەکانە سەریان لێ تێگەیەن بۆیە بەڕاستی ئەم شەیتانە کە لە کەمینایە تا ڕۆژی قیامەت مەوزوعی پاراستنی ئەم نەفسەی خۆت کە بگاتە ئاستێک کە مەلەکوتیانە بیرکەیتەوە بەڕاستی چواردە وردراوە وەکو پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم کە ئەوە بە گۆچانە پیرۆزەکەی خەتەر ڕاکەکەی کێشا تۆ ڕۆژانە اهدنا الصراط المستقيم لە قورئانە لە چەندین شوێنە صراطا مستقیمە ئەم ڕێگایە مستەقیمە بەڵام بۆم پاراستنی ئەم ئیستیقامەیە سەیریکە لە قورئانە ئەفەرمێ کە نافەرمێ کەما ئومرتە پاش ئایەتەکە فەرمە چی فاستقم كما أمرت ولا تطغوا ولا تطغوا زاني يعني چی بە زمانێکی سادە لە زمانی عەرەبیە طغى القطار يعني ابتعد عن سكته طغى يعني لادان للڕێباز بۆیە ئەوەی کە ئیستیقامەی هەیە ئەبێ سوور بزانێ لەسەر ڕێبازێکی مستەقیم و پیرۆزە ئەیگەێنێتە بەرزی و مەلەکوت ئەیگەێنێت بە خالق ئەیگەێنێتە بە کاروانێکی بەختەوەری دەی ئەم ڕێبازە بەرز و پیرۆز و بڵندە بۆ خوایەن بەرزی و نشێوی تایە مەینەتی تایە دڵداوای شتێ لێەکە مەساڵحی دنیەوی حتا دوای ئاەتەکە شتێکی زۆر سەیر مامۆستابات بە دوای ئەم ئاەتە فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذین چونکە بەڕاستی ئەوانەی کە ئەیانەوێ ئیستیقامەیانە بێ مەساڵحی دنیاوی زۆر ڕوبەڕوویانە بێتەوە لە مادە لە ژن لە پارە لە سەروەت و سامان خۆ ئەفەرمێ بۆ پاراستنت لەسەرەوەی کە لەسەر ئیستیقامە بەردەوامی دووشت کە ولا تطغوا ولا تركنوا چونکە هەندێک کەسمان هەیە کە لە ئیستیقامەکەشە ئەگاتە ئاستێگە بێتە مامۆسایەکی ئاینی پایە بڵند ناوبانگێکی زۆری هەیە زۆر جاری وایە پێی عەیبە پرسیار لە یەکێکی ترکا کە پرسیارێکی لە یەکی ڕاستەخۆ تۆ ئایا ئەمە تووشی هەڵدەیریەکە ئەوە توغیانە یان لەم پارە و سەروەت و سامانە ئەگاتە ئاستێک جوان بیر ناکاتەوە إن الإنسان ليطغى أن رآه استغنى بۆیە کەلیمەی طغا بەکارهێنێ ئیستیقامەی ڕێبازە پیرۆزەکە بۆی لە سیقەی قیتارەکە لانەدەی ئەبێ توغیانت نەبێ بۆ کەسانێک نا لەمانە پارێزراون عالمێکی زۆر گەورە نییە پارە و سەروەت و ساماندارێکی زۆر نییە بەڵام زۆر جاری وا هەیە مەساڵحی دنیاوی حەزی لە طموحاتە مەگەر ئێستا زۆر ئیحتیمام بە تەنمی بەشەری ئێدرێ ئینسانە بێ خۆی گەورەکە خۆی بەهێزکا و خۆی تەنمیزاتی خۆی بکە ئەلەم تەنمیزاتەیە ئینسان زۆر جاری وایە وریان نەبێت تەرکەنووی تووشە بێت ئەڵێ ئەمەیە بگەم بە ئاستێک زۆر جاری وایە ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە بنزیک بێتەوە لە زاڵمان یا دڵی کەسێک ڕازیکە عەمر و زەیدێک یا نەفسی ڕازیکە کە زۆر جاری وایە ئەم نەفسە بەرە و ئەمارە بسوءت پێبات بۆیە بەڕاستی بۆ بەردەوامبوون لە ئیستیقامە بۆ گەورەکردنی ئەم درەختە و بۆ خواردنی ئەم بەرووبوومە قیامەتیە و لە دنیاشا بەرهەمەکەی ببینی ئەزانی ئینسانی مسلمان بەهۆی ئیستیقامەوە ئەگاتە ئاستێک خۆشبەخترین کەسە لە دنیایە ئیبن تەیمیە ابن قەیم زۆر خەفەتی بۆ خواڵێ و خەفەتی چیە خۆی کەس لە سجنی ئینفرادیە دایانەوی فەرمووی تۆ ناوێ ڕۆڵە گیان خەفەتم بۆ بخۆی بەهەشتەکەی من لێرایە بۆ کوێ مەبەن کوشک بە چاوی نابیناوە 1 ساڵ و 2 مانگ لە یەک ژووری ئینفرادیا بووە تەنها پشتێک لە ژێرسەریا مێزەرەکەی بووە ئەفەرمێ باسی دوێنێتان بۆ ناکەم کوشک نەوەدەکان وفاتی کرد ئەفەرمێ خۆشبەخترین کەسی دنیا بۆیە یەکێک لە گەشتۆتە ئاستێک کوشک دوعاکانی گیرابووە ئەفەرمێ خوایە بێ لە سوژدەیە بمرم و بێتە مەریشم تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم 1 ثانیە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرقی نەبووە لە 60 و 3 ساڵیە و لە سوژدەیە نیو ساعەتی لە سوژدەکەی ئەمێنێتەوە
کۆچی دواییەکە وە 13 ساڵ دوای کۆچی دوایی خۆی کاتێک عەبدولسەلامی برای کۆچی دواییەکە کە مهندسە تەکلیفەکەن قبرەکەی لە پاڵ قەبری کوشکا بنێژن کە قبرەکەی هەڵەکەن گۆڕەکەی کوشک دەرەکەوێ گۆڕەکەی دوای 13 ساڵ و ئەو لەحزەی وا بۆ کە کۆچی دوایی کردووە بابا باسی قەدیمە بۆ ناکەم باسی نەوەدەکانێ بۆ ئەەکەم ئێستش هەمانە ئاوایە گاتە و ئاستە زۆرن ئەوانە بەڵام ئێمە دەرکیان پێ ناکەین چونکە بەڕاستی لە خەوی غەفڵەتین تکاکەمەوانتان کە عەربیەکەتان باشە لە کەناڵی ئەڕەحمەیە زنجیرە بەرنامەیەکی محەممەد حەسانمان هەیە ئەلغەفلە بەخوا مامۆستا عەبازێمە لە غەفلەیە پێویستمان بەوە هەیە لەو خەوی غەفڵەتە ڕاشڵەکین ڕاچەنین خۆمان ڕاچەنین ئەویش بەچی ئەبێ بە ڕۆژانە ئەوەی ئاوی ئەم درەختە بین بەو خۆی ئەو درەختە خزمەتە نەکرد وشکە بێت مامۆستا عەباس بەردەوامی نابێت گەڵاکانی زەر دەبن هەر خۆی بخۆی هاوارەکە خەوشی تێکەڵ بەرژەوەندێک هەر دەشت و دەرێک لە خزمەتەکرێ لەگەڵ دەشت و دەرێک چۆنە لە دوور هەستی پێەکەی ئەم دەشت و دەرە خزمەت کراوە ئەوە خزمەتسانی مسلمانمان هەیە ئەوەن دەشتی دنیەوی تێکەڵ بە ئیمانی و قەناعەتی و فکر و قسەکان و هەڵسوگەوتی بووە نایناسیتەوە مسلمان وەلەلئاخرەة خەیڕ لەکە من الأولى من کاک دکتۆر ڕاستی زۆر چێژم لەو تەشیرینەکانەوە لە زانیاریەکانەوە قسەکەەوە پێ بڕم هیچم نەوتەوە باوەڕکە دەربەی ئیستەقامە مامۆستا عەباس هێشتا ئەمە بەس دەردڵیەکە بۆ برای خۆمم متوانم مەمنونم سپاس دەکەم برای عەزیزی هیوادارم و دڵنیاشم بینەرە بەڕێزەکان هەمان چێژە بینن لە تەشیرینەکانت پشتیوان بەخوا لە داهاتووە ئینشاءڵڵا هەم دانیشتن هەم دیداری دیکەمانە بێ لەسەر بابەتەکانی تر من لە کۆتایی بەرنامەکەما کە بەداخەوە کۆتایی دێت دووبارە سپاسی بەڕێستان دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆوەکەم کە میوانمان بووی ڕێم پێ بدە لە کۆتاییدا مژەم قسەیە بکەم زۆر سپاس بۆ ئێوە خوایە گیان بە ناوی لوتف و کەرەمی خۆت ئەگەر ئەم بەرنامەیەم بۆ سومعە و بۆ ئەوە کردووە کە ناوبانگێکی پێپەیاکەم خوایە گیان لەو غەل و غەشەش بە دوورمان کە خوایە گیان ئەم قسانەمان جێگەی خۆی بگرێ ڕوومان بێ بڵێن الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله بس بۆ تۆ بێخوایە گیان چکە بەڕاستی زۆرمان ماوە هێشتا بگەین بە تۆ کاروانەکە توڵانیە خوای گەورە ئیستیقامان پێ ببەخشێ و لەم کاروانە بەختەوەرە بەردەوامان کات زۆر سپاس کاک دکتۆر بینەرا بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقی ئەم جارەی بەرنامەکەتان تا دوای مانگی پیرۆزی ڕەمەزان پێتان نەگەینەوە بە شادی بشین خواتان لەگەڵ زۆر سپاس نەخۆمە